ئەگەر سەرنج درابێ یعنی ئەمڕۆ دوێنێ نییە ماوەیەکی دوور و درێژە ساڵانێکە گۆڕەپانی سیاسی عێراق و تەمان لەو چوارچێوە هەرێمی کوردستان بۆتە گۆڕەپانێکی کراوە لە بەردەم هێرش و ئۆپۆراسیۆنەکانی سوپای تورکیا و هێزی ئاسمانی تورکیاوە دەست درێژیەکانیان بۆ سەر ئەم ناوچەیە و ئەمە دەرەنجامی یەکەم لاوازی دەوڵەتی عێراق خۆیەتی و بە هەموو دام و دەستگاکانیەوە و لە ئاسێکی ترا پەیوەندی بە ئەو دۆخە لە دۆخەنە ئاساییە لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و تورکیاوە هەیە کە تورکیا توانیەتی بەباشی ئیستیغلالی بکە بەداخەوە بەکاری بێنێ بۆ بەدیهێنانی کۆمەڵێک ئامانجی ئەمنی و عسکەری خۆی. ئەمە جگەلەوەی هەرێمی کوردستان من دەمێکەواڵێن بەداخەوە بە حکمی ئەو سنوورە نێودەوڵەتی کە لەگەڵ تورکیا هەیە. تورکیا ئەم سنوورە نێودەوڵەتیشی دیسانەوە قۆسۆتەوە بۆی هەرێمی کوردستان وەکو مستعمەرەیەکی اقتصادی بێ بۆ ئەو ینی هەرێمی کوردستان ناچار بێ هەموو مامەڵێکی ئابووری لەگەڵ ئەوە بێ و لە ڕێگەی ئەم با بڵێن هەلومەرجەشەوە لە ڕاستیە تەنانەت ئێمە لە ڕووی ئابووریشەوە وابەستە بین بە تورکیاوە و بەرپرسانی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردووە درک بە مەترسی ئەم پەیوەندیە نائاساییە نەکەن تاو ڕادەیە کە تورکیا ڕۆژ بە ڕۆژ نفوزی خۆی لە هەرێمی کوردستان زیاد بکە و هاوکات تەواجودی عسکەری و مخابەراتی خۆی فراوانتر بکە ئەو بنکانەی ژمارەیان زۆرتر ببن ساڵ بە ساڵ کە لە ناوچەی جیاجیای هەرێمی کوردستانە کە ئاکاتە لە ڕووی قاموسی نێودەوڵەتەکاتە ناو چوارچێوەی سنووری عێراقیشەوە. ئەمە وەکو باسمان کرد دەرەنجامی ئەو دۆخەیە، بەڵام ئەوەی کە دوێنێ ڕوویدا لە ڕاستیە پەرەسەندنێکی ئەتوانین بڵین نەوعیە. لە ماوەی ڕابردووە بە حکمی ئەوەی سنوورەکانی عێراق لەگەڵ تورکیایە زیاتر لۆکو ئەرچی پاراستن کەوت بۆ سەرشانی هەرێمی کوردستان. تورکیا سنوورەکەی بە سنووری خۆی زانیوە، یعنی وەکو بەداخەوە وەکو ئەوەی کە بەشێک بێ لە خاچی تورکیا بە بەردەوامی لەشکرکێشی کردووەوە بە بیانووی شەڕکردن لەگەڵ پارتی کرێکارانی کوردستانە سەقامگیری هەموو ناوچە سنووریەکانی شێواندووەوە بە هەزاران هەزار گوندنشین و بە دەیان و سەدان گوندی ئێمەی لەو ناوچە سنووریانەیە ئەرەمووی لانەواز کردووە و وەکو حاڵەتێکی تەبیعی وەرگیرەوە. بەڵام کاتێک کە ئەندازەی دەستدرێژی تورکیا بگاتە بە ئامانجکردنی یەکەی سەربازی عێراقی کە لە هێزی پاسەوانانی سنوورە خۆیە بینێتەوە، لەم حاڵەتەیە پێویستەکە هەڵوێستەکەەوە پەرچەکردار بەرامبەر بەمەی کە تورکیا کردوێتی فراوانتر بێ و کار لەسەر ئەوە بکرێ ئەم جارەیان لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی لەسەر ئاستی ناوچەکەەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی سنوورێک بۆ ئەم پێشێرکاریە زەقەی تورکیا بکرێ بۆ سنووری نێودەوڵەتی عێراق کە سنوورێکە بە لە نەتەوە یەکگرتووەکانە دانی پێنراوەوە ناکرێ بە هیچ شێوەیەک بە هیچ بیانوێک ببەزیێنرێ. بۆیە ئێستا ئەرچی هەموو بەرپرسانی عێراقیە بە پلەی یەکەم و بێگومان هاوکاتیش بەرپرسانی هەرێمی کوردستان کە ئەم ڕووداوە ئیشی لەسەر بکەن و ئەم ڕووداوە ئەکرێ ببێتە هۆکارێک بۆ دروستکردنی بربەستێکی لە ڕاستیە هەم عەرەبی هەم ناوچەیی هەم نێودەوڵەتی لە بەردەم دەست درێژیەکانی داهاتووی تورکیا بە حکمی ئەوەی کە ئەوەی تورکیا کردوێتی ڕاستەوخۆ زیاندانی ڕۆحی و ماڵیە لە وڵاتێکی تر کە پێوترێ عێراق. عێراق وەک چۆن ئێستا ئەمە لە سەرزاری جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق جگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانەوە بیستمان کە داوای کردوونەتەوە یەکگرتووەکان تەدەخولی هەبێ لەو دۆخەوە ئەوەی کە تورکیا کردوێتی لی بێدەنگ نەبێ. ئەمە تەنها با بڵێن ئەمە سەرەتایە کە ئەکرێ عێراق با بڵێن نوێنەری خۆی لە زۆربەی وڵاتانی دنیاە لە ئەسەر ئاستی لە ڕووی دیپلۆماسی لە ئاستی بەرزە هەیە وەکو پاڵوێزخانە ئەکێ جارێک هەموو کۆمەڵگەی نێودەوڵەتی لەم دەستدرێژی ئاگادارکاتەوە. دوو نوێنەری هەیە لە نەتەوە یەکگرتووەکان دیسانەوە ئەتوانێت لە ڕێگەی وڵاتانی تری کاریگەری عەرەبە وەکو سعودیە وەکو ئیمارات وەکو وڵاتێکی وەکو مەسر ئەم دەستدرێژیە بخاتە ناو کارنامەی نەتەوە یەکگرتووەکانەوە ئەگەر بشکرێتەنانە کۆبوونەوەی ئاسایی بۆ بەستێت، چونکە ئەمە کوژرانی کەسانێکە کە ئەرچیان پاراستنی سنووری نێودەوڵەتی وڵاتێکی دانپێنراوە لە نەتەوە یەکگرتووەکان کە عێراقا
و بە هیچ شێوەیەکیش تورکیا لەم ڕووداوە تاکو ئێستا ڕوونکردنەوەیکی داوە نە بە شتێک شێزانێت کە پێشێرکاری بێ و ئەمە مەترسیدارە. جاری وایە بۆ نمونە لە نێوان وڵاتانە جۆرێک لە تەجاوزکردن بۆ سەر سنووری یەکتر ڕوئەدا، بەڵام ئەم تەجاوزە تەنها تەجاوز نییە بۆ سەر خاک، بەڵکو تەجاوزە بۆ سەر ڕۆحی ئینسانەکانی ناوە خاکەش کە بە ئەچێکی ڕسمی لەسەر سنوورن و پیانەوەی هێزی پاسەوانی سنوور. بۆیە من پێم وایە دەرفەتێکی باشەیە لە بەردەم عێراقاوە لە بەردەم بەرپرسان لە بەغایە کە ئەم ڕووداوە لە ئێستاوە بیکەن بە دۆسیەک لە نەتەوە یەکگرتوەکان بۆ ئەوەی تورکیا یەکەم لە بەردەم ڕایگشتی جیهانی ئیحراز بکەن، دووەمیشیان وەکو بیکەن بە سەرەتایەک بۆ هەڵوێستێکی جیاواز، چونکە لە ڕابردوو عێراق هەڵوێستی لاواز بوو. عێراق بە ئاشکرا بینیوێتی کە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو دیسانەوە بە بیانووی بوونی پەکەکەوە تورکیا هاتووە بەشێکی زۆری خاکەکەی داگیر کردووە، بە ویستی خۆی دەشکێشی کردووە و زیانێکی زۆری لە هاوڵاتیانی مەدەنی داوە. لە هەموو ئاستە هەموو ئەو ڕووداوانەی کە ڕابردووە بووە عێراق وەکو دەوڵەتێکی خاوەن سیادە نەبووە و دەوڵەتێکی لاواز بوو لە ڕووی هەڵوێستوانەوە بانگی باڵێزی تورکیا کرێەوە احتیجاجیی تەسلیمەکرێیان هەندێک هەڵوێستی سادە وەرەگیرێ بیان بەیان نامێک درەکتی ئەمانە بە هیچ شێوەیەک ڕێگا ناگرێت لەم هەڵوێستە دوانیە دژمنکاریانەی کە تورکیا نەک تەنها ئەمڕۆ لە عێراق، تورکیا ئەمڕۆ بەرامبەر بە یۆنان، بەرامبەر بە ئەرمەن، بەرامبەر بە سووریەکان، بەرامبەر بە قوبروسی یۆنانی، ینی بەرامبەر بە زۆر، بەرامبەر بە مصر، بەرامبەر بە سعودی، بەرامبەر بە زۆر وڵاتی عەرەبی ئەیگرێتە بەر. بۆیە ئەگەر لە عێراقەوە سنوورێک بۆ ئەم بابەتەدا بنێ پێم وایە کاریگەریە بێ. یەکێک لە بژاردەکان وەڵامدانەوەی تورکیا لە ڕێگەی ڕاگررتنی ئەو ئاڵگۆڕە بازرگانی کە هەیە ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێت لە ڕاستیە، بۆ لەبەرەوەی تورکیا عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی وەکو بازارێکی نزیک و بازارێکی با بڵێن زۆر استراتیژی لە ڕووی ئابوووریەوە بۆ خۆی ئەزانێ لە ساختکردنەوەی کاڵا ئابووری و بازرگانیەکانە. بۆیە تەنانەت ئاستی ئاڵگۆڕی بازرگانی لە نێوان هەردوو وڵاتیشە بە پێ ئیتفاقیەتانی کە لە ماوەی ڕابردووە چ لەلایەن چ لە پەیوەندیدا بە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا و چ بەغدا خۆی لەگەڵ هەرێم لەگەڵ تورکیایە ئاستەکە یەکجار بەرزکراوەتەوە، ینی ڕێژەکەی هەندێک جار باسی 18 میلیارد و هەندێک جار باسی 20 میلیارد دلارێک شێوی ساڵانە. ئەمە مانای وایە تورکەکان لەم ئاڵوگۆڕە بازرگانیە قازانجێکی گەوراکەن کە قازانجێکی گەوراکەن کەواتە سەرچاوەیەکی هێزی دەوڵەتی تورکیا لەو ئابووریە و لەو پەیوەندی بازرگانیان کە لەگەڵ عێراق توانێت وەکو کارتێک بەکاری بهێنێ. ئەرکی عێراق خۆشێتی دەوڵەتی عێراق خۆی دووکار بەدەستانێتی کە دەست بە جێگرەوەش بدۆزنەوە. عێراق هاوسنوورە لەگەڵ چەند وڵاتێکە، ئێمە سووریای هەیە، ڕاستە سووریا دۆخێکی ناسێ، بەڵام سعودی وڵاتێکی گەورەیە، ئەردەنی هەیە، کوێتی هەیە، ئێرانی هەیە. ئەمانە هەندێکیان وەکو مەمەڕ ئەتوانرێ، یعنی ڕێڕەوێک ئەتوانرێ مامەڵەیان لەگەڵا بکرێت بۆ ئەوەی بکرێتەوە بەسەر بازاری تری جیهانەوە کاڵا بێنێ. وانەی چیان خۆیان وڵاتێکی بەرهەمهێنەرن، ئێران وڵاتێکی بەرهەمهێنەرە تا ڕادەیەک سعودیەکان بە ئیمارات بۆ نمونە ئیمارات بە حکمیەوە لەسەر سنووریشی لەسەر دەریایە. ئەکری هەموو ئەمانە وەکو ڕێڕێ وەکو کەناڵ وەکو پەیوەندی بازرگانی بکرێن بە بەدیل بۆ تورکیا بۆ ماوەیەکی دوور درێژ بۆ ئەوەی لە ڕێگەی ئەو زیانە ئابووریەوە کە لە تورکیاکەوێ تورکیا هەڵوێستی سیاسی بگۆڕێ. گومانێک هەیە تا ئەو دقەی کە ئێستا ئەم ڕووداوە ڕووی نەدابوو، یعنی تا نەگەیشتووەتە کوشتنی سەربازی عێراقی لەسەر سنوورەکان. بەڵام لە ئێستا بەدواوە ئەگەر هەڵوێستی عێراق دیسانەوە هەروەکو ڕابردوو بێ بە دڵنیاییەوە ئەمە پێش هەر شتێ بەڵگەی نەک مەسەلەی هەر گومانکردن، مەسەلەی لاوازی دەوڵەتی عێراق پیشانەدات. لە ماوەی ڕابردووە وەکو باسمان کرد گومان بەکراوەیی ئێڵێتەوە بەرامبەر بە حکوومەتی عێراق، چونکە هەڵوێستەکان هەڵوێستی زەعیف بوون. یعنی بۆ نمونە ژمارەی ئەو سەربازانەی کە لە ڕووداوەکەی دوێنەیە تیاچوون لە ڕاستی یەکجار کەمە بە بەراورد با و هەموو هاوڵاتیە مەدەنیانەی کە لە گوندەکانی سەر سنووری هەرێمی کوردستان کە بە سنووری نێو لە هەمان کاتە بە سنووری نێودەوڵەتی عێراق تورکیا ئەزاندێ، یعنی ژمارەی یەکجار کەمای ئەتوانین بڵێن 1% نییە. 29 ساڵە تورکیا بە شێوەیەکی بەردەوام و یەک لە دوایەک هێرشەکە پەلامەر و هەم هێرش و پەلامەرانە هەموو جارە بازەکەی خەڵکی مەدەنی هەرێمی کوردستان و گوندیشنیانمانیدن. عێراق بی هەڵوێز بووە کەواتە گومان بەکراوەی ئەمێنێتەوە بەرامبەر بە دەوڵەتی عێراق، بەڵام ئێستا گەیشتوتە سەر کوشتین سەربازەکانی خۆشی. ئەمە لەم حاڵەتەیە ئەگەر عێراق دیسانەوە بێدەنگ بێ معنی ئەمە دەوڵەت نییە،
دەوڵەتێکی وەکو عەرە بڵێ بێکبریە ینی فیزی ئەوەی دیفاع لە خۆی بکە لەم حاڵەتەیە پێم وایە ئێستا بە حکمی ئەوەی بەشێکی زۆری وڵاتانی تری ناوچەکە لە سیاسەتی دەرەوەی تورکیا ناڕازین وەکو سعودیە وەکو ئیمارات وەکو میسر وەکو بەحرێن تا ڕادەیەک وەکو ئەردەن وەکو سووریای سەردەمی ئەسەد ئەم وڵاتانە لەبەرەوەی بە لە سیاسەتی دەرەوەی تورکیا ناڕازین و لە شکرکێشیەکانی و پەلامپردین بۆ بژاردەی سەربازی لە کۆمەڵێک دۆسیە ئەکری لەگەڵ ئەم ڕووداوای عێراق ئەم هاوئاهەنگی گەورە ڕوودا و ئەم جارە هەڵوێستێکی تون بەرامبەر بە تورکیا و دەستدرێژەکانی هەبێ.